بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی چوارەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ مامۆستا نازم عەبدوڵڵا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. لەم بەشەدا قسە لەسەر باسێکی جیاوازتر دەکەین، ئەویش بریتیە لە دروستبوونی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی. ئایا بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی بۆچی دروست بوو؟ لە ئەنجامی قەیرانی نێوان دوو حیزبی سیاسی کە ئایندەیان نادیار بوو حیزبێکیان دروست کرد یاخود تاگلایەنە هێزێکی سیاسی مبادرەی کرد. بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی بۆچی نەیتوانی بەردەوام بێت؟ کێشەکانی ناوخۆی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی چی بوون؟ ئایا کێشەی مەنهەجی و بابەتی بوون یاخود کێشەی نەفسی و بەریەکەوتن بوون؟ ئایا کێشە بوو لەسەر فراوانکردنی زۆرترین جوگرافیای جەماوەری یاخود کێشە بوو لەسەر مەوزوعیەت و مەنهەجی ئیشکردن و بەرەو پێشبردنی هێزە سیاسیەکە؟ بۆچی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی نەیتوانی تاوەکو کۆتا لەگەڵ کاروانەکەدا ڕێبکە؟ هۆکارەکانی هەڵوەشانەوەی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی چی بوو؟ ئەمانەش کۆمەڵێ باسی ترە بە میوانداری مامۆستا نازم عەبدوڵڵا بەردەوام دەبین. خۆشحاڵم مامۆستا لەم بەشەش ماندوومان کردیت. لە بەشی پێشووی بەرنامەکە ئێمە باسی بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامیمان کردوە، ئەو هۆکارانەی کەوایان کرد ئەم بزوتنەوەی بیر لەوە بکاتەوە کە یەکبوون دروست بێ. بۆچی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی دروست بوو؟ بسم الله الرحمن الرحیم. ئەوەی کە لە پێشەوە هەنێکمان باس کرد سروشتی بزوتنەوەی ڕاپەڕین وا بوو پابەند یەک ئایدۆلۆژیایکی تایبەتی نەبوو چوارچێوەیەک بۆ خۆی دابنێت و قسم ئایدۆلۆژیەتی حیزبی یعنی یەک چوارچێوەی حیزبی بۆ خۆی دانەناوە لەو چوارچێوەیە بڕات و لی دەرنەچێتە دەرەوە بەردەوام پێی خۆش بوو گۆڕانکاری بکە بەدوای گۆڕانکاریە گەڕا زۆر لای تەبیعی بوو لە پێناوی گۆڕانکاری و بەرەو پێشچوونە ڕابردووی خۆی چی هێت هەنێک عادەت و تەقالید هەیە دەسی لێڵگرێت بۆیە ئەمە جوای کرد دوای دروستبوونی ئیخوان ڕاپەڕین دروست بوو دوای ڕاپەڕین یەکبوون دروست بوو. ئەو هۆکارانەی کەوایان کرد کە بزوتنەوەی یەکبوون دروست بێ لە هەردوو بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی کۆمەڵی هۆکاری خودی و بابەتی بوو، هەنێ کۆمەڵی هۆکاری ناوخۆی و دەرەشی بوو. ناوخۆیەکان هەردوو لامان دوو لایەنی ئیسلامی بوون، دوو بزوتنەوەی ئیسلامی بوون، هەردوو مامۆستاکە ڕابردی هەردوو لا برای یەک بوو، هەردوو لا کۆمەڵی دوورشمیان هەبوو وەکو یەک بوو، جیهاد هەوی یەک جیهاد، سەلەفی وەکو سەلەفی، ئیسلام ئیسلام، کورد کورد، کوردایەتی، یعنی خزمەتکردن بە خەڵکی کوردستان بوەستمان، زیینوکردنی ئاداب و ئەکار و ئەخلاق و بنەمای ئیسلامیەکان هەموو متفق بوون لەسەری. کەواتە ئەوەی کە خاندەر بوو ئەمە کۆمەڵی هۆکاری خودی بوو. پاشانیش وەکو باسم کرد گۆڕانکاری نێودەوڵەتەکان گۆڕانکاری بەسەرا واتە سیاسەتی نێودەوڵەتی بە تایبەت ئەمریکا وردە وردە بەرەو گۆڕانکاری ڕۆژ ئەو سیاسەتی لەوە پێشگرتبووە بەر لە 1990 وتە حتا 92 گۆڕانکاری بەسەرات. وەکوتم لە بەرنامەی شا ئاماژم پێکرد لە ساڵی 1990 لە ئیداری کلینتۆن بڕیاری وشکردنی سەرچاوی بزافە ئیسلامیەکانیدا بەڵام بە شێوەیەکی نیسپی واتە بە شێوەیەکی ڕێژەیی مهم ئەوەیە ئەو کەسایەتیانەی چ کەسایەتی سیاسی چ کەسایەتی خێرخواز و ئابووری ئەوەی کە هاوکاریانە کردین لە دەرەوە فعلەن دوای ئەوە هەمووی تەحەفوزیانە کرد و مەجای هاوکاریان نەما وەکو بڵی دەرگاکان لە ئاستی ئێمەیە هەمووی قوفڵ بوون و بەرتەسک بوون ئەگە قوفریژنەوە بێ سەر لەسەر بەرتەسک بوو ئەمە هۆکارێک بوو بەنسبەت ئێمەی ڕاپەڕینەوە بەنسبەت بزوتنەوەی ئیسلامیشەوە وەکو باسم کرد پێشووتریش ئاماژەنگ بێ ئەوانش کۆنگری حوتیان گرت بوو کۆمەڵی کێشە و خەیران و وەزعی ناوخۆیی هەبوو مامۆستا عوسمان مالا عەلی خواوفریکا کە بوو لە کۆنگری حوتا بوو بەڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی لە جێ مامۆستا عوسمان خواوفریکا مافویان کە دوو بەیانی دەرکرد کەوا بۆ لایەنە ئیسلامیەکان هادا بەیان للناس دەری کرد و کە با ئێمە وەکو لایەنە ئیسلامیەکان یەکگرین و بەیانی یەکەم فعلا ئێمە نەچوین بەدەمەوە بەیانی دۆمی دەرکرد ئیتر ئێمە هەیەتێکمان پێ هێنا وەفدێکمان پێ کەنا ببینیم دێ ئەو کاتە مامۆستا مەلا ناسیح و یەک دوو برایتر بوو چوون سەردانی هەندێک لە برانی بزوتنەوەی ئیسلامیان کردو ئەو کاتە و کاک حاجی خاسم و کاک دڵشاد و ئەوەی کە هەبوون لەو کاتەیە ئەوی باش ناتیادم تێکەڵیان بوو ئەمە چۆنە و چی ئەوانش باسییان کرد وەڵام مامۆستا بە ئەم سادیقانە و ڕازگویانە و حەزەکە وەکو یەکگرین لایەنە ئیسلامیەکان. مامۆستا سدیق یەکبوونی پێخۆش نەبوو؟ نەخێر
مامۆستا ستیق چونکە با یەکتی بین دەبێت بەڵێ مامۆستا ستیق و مامۆستا مەلا عەلی و مامۆستا مەلا عوسمان هەستیان برای دایک و باوکین بەڵام مامۆستا ستیق ئەو کاریگەری لەژێر کاریگەری مامۆستا مەلا عوسمانە بوو لەگەڵ مامۆستا مەلا عەلیە لەوانەیە ئەوە نەبوو بێ مامۆستا مەلا عوسمان هەیمنەیەکی هەبوو بەسەر عیلمی بەسەر مامۆستا مەلا عەلیشا و بەسەر مامۆستا ستیقیشا بەسەر براکانیەوە کەسە لە ڕووی ئیمان ڕوحی و عیلمی و شخصیەتێک یعنی زۆر تەبیعی بوو مامۆستا ستیق ئەگەر بیکردایە بە ڕەغبەتی خۆی لە سەردەمی مامۆستا مەلا عوسمانە لەوا چوو حەزی بکردا زێتر حتا مامۆستا مەلا عوسمان بەبیرن دێ گلەییشی لێ کردین دوای ئەوەی کە هەولێر بوو وتی ئەی باشە ئەم کەم بینیتی مبادرەی یەکگرتن هەیە یەکبوون هەیە وتی فەرموو بێ سەدیق بۆ لە سەردەمی مامۆستا ستیق بۆ پێشتر ئەم مبادرێتان کاتە گرفتەکە مامۆستا مەلا عەلی بوو پێی خۆش نەبوو نه ئەویش پێی خۆش بوو گرفتەکەی مامۆستا ستیق مامۆستا مەلا عەلی بوو پێی خۆش نەبوو مامۆستا ستیق پێی خۆش بوو سربەخۆ بێ حەزەکەیش سربەخۆ بێ چونکە ئەو قەناعەتی وا بوو کە بە سربەخۆیە سربەخۆی ئەپارێزرێت کە وەکو کەسێتی خۆی وەکو حیزب وەکو سیاسەت کەواتە مامۆستا ستیق لەوە چ ترسی ئەوەشی هەبوو یا بەشێ لە دەسەڵاتەکەی کەمە بووە لەناو یەکبوونە ناویش نەشی نەنین دەسەڵات بەڵام مامۆستا ستیق حەزێک کرد احتفاظ بە سربەخۆی خۆی بە کەسەتی خۆی و سربەخۆی خۆی بەڵام سربەخۆیەکەی باش بوو یا ئەو دروشمێ ئێوە هەمیشە هەموو لە بەرزانە کردەوە باسی وحدەتی سەفتانە حتمما وحدەتی سەفت ئەوە لە پێشتر نەبوو با مامۆستا ستیق حەزەری هەبوو حەزەر ینی بەو مانایە مەترسی هەبوو کە ئەمە مافی خۆی بوو کە مافی هەموو سەرکردێکی سیاسی هەنگاوێکەنێ کە مامۆستا ستیق بەرپرس بوو لە ڕاپەڕین لەو کاتێ پرسی هەبوو ئەم بزوتنەوەی حەق فەوتێ ئەم بزوتنەوەی دوای ئەوە جۆرێ لە جۆران بە ئامانجی خۆی نەگا ئەم یەکبوونە ئامانجەکانی خۆی تەحقیقەکەیانە مافی خۆی بوو دروستبوونی بزوتنەوەی یەکبوون مبادرەی کێ بوو بە دەرەجەی یەک پێشتر مبادرەی مامۆستا مەلا عەلی ناڵم بەیانەکان ئەو دەری کرد ئەتر ئێمەش وەکو بزوتنەوەی ڕاپەڕین بەڵام تۆ لە کتێبەکە باسیەکەی ئێوە لە ناو خۆتان ناشتێکتان باس کرەوە لە ڕێگەی مامۆستا ناسیح مەلا ساڵحەوە لەگەڵ ئەوانە کەوتۆتە گفتوگۆ ئەوەش باسەکەی ئەوە دوای بەیانەکەی ئێمە ئەنجومەنێکی ڕاوێژکاریمان هەبوو 50 کەس بوو ئەوە باسی ئەوم کرد و ڕاستەکەی ئەنجومەنێکی ڕاوێژکاریمان هەبوو کە دوای ئەوەی مامۆستا مەلا عەلی ئەو بەیانانەی دەرکرد ئێمەش وەفدێکمان پێ کە نابزانین ئەمە چۆنە وەفدێکی ئیستیطلاعی یعنی ئاگاداری بزانین چۆنە معلوماتێکمان دەستکەوێت ئەمە ئایا هەر مجاملەیە ئایا هەر بەیانێکە بۆ جەماوەرە یان حقیقەت و جەوهرێکی هەیە گەیشتنەوەی کە ئەو برانی بینی بیان کە کۆڵە حقیقەتی هەیە و بە قەناعەتەوەی و مامۆستا مەلا عەلی بە قەناعەتەوە دەرکردەوە مەکتەب سیاسی مامۆستا مەلا عەلی ئەم بەیانی بۆ مەکتەب سیاسی خوێندە هەمویان پێیان خۆش بوو و کەواتە شتێکە مەبدەئیەن بزوتنەوەی ئیسلامی حەز بە یەکبوونەکە لەگەڵ لایەنە ئیسلامیەکانە ئێمەش مبادرەکەمان قبوڵ بوو لە ناو قیادەی خۆمانە باسمان کرد و دوایی لە ئیستیشاری ئەنجومەنی ئیستیشاری باسمان کرد و وردە هەنگاومانە بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی بەهۆی قەیرانە داراییەکان و قەیرانی وەکو تۆ باسشت کردووە پەیوەندی ناوخۆی و دەرەکیەکان و کۆمەڵە کێشەی تری فکری کە لە ناویە هەبوو مبادرەکەی مامۆستا مەلا عەلیان پێخۆش بوو ئێمە پرسیارەکەوا لێ بکەین بە دەرەجەی یەک هیچ حیزبێک نییە لە کوردستانە قەیرانی نەبوو بێ وەکو پێموتی ئێمە قەیرانمان بێ ئەو کاتە بزوتنەوەی ئیسلامی قەیرانەکەی هەر زۆر قوڵتر بوو لایەنەکانی تریش قەیرانیان هەربوو ئەوەی ئێمە بە دەرەجە یەک ینی با بڵێن هەدەفە ئیسلامیەکە کە دوو حیزبین هەمومان ینی مشتاقی یەک بووین بەو معنای پێما خۆش بوو پێکەوە کارکەین بەڵام تەحەفوز و ترسی شەبوو کاکە دوو حیزب یەکگرێ قورسە ئەزمون نەکراوە لەناو ئیسلامیەکان لەو پێش دوو حیزبی ئیسلامی یەکگرێ ئینی ئێمە یەکەم ئەزمون بووین لەبەرەوە مەترسی هەبوو ناخۆش بوو هەنگاوێک بوو قورس بوو لەبەرەوە بوو وردەکاری باشی بۆ بکرێت تەحەفوزێک مامۆستا ستیق بوو بێتی یان ئێمە وەکو مەکتەب سیاسی بۆ بێتمان ئەوە بووە هەر ئێمە نەمان بوو لە ناو بزوتنەوەی ئیسلامیە تەحەفوز زۆر بوو باشە مامۆستا مەلا عەلی بۆ گەشت بۆ قەناعەتە بەیاننامە دەرکا بە تایبەتی ئەو دوو بەیاننامەی دووەمیان کە ڕێهاذا بەیان و للناس پێم وابێ لە کانونی یەکەمی 1990 دەری کرد بۆ گەشتە ئەو قەناعەتەی کە بەیاننامە دەرکا بۆی ئیسلامیەکان یەکگرن طبعا ئەبێ لێ تەمەشایەکی وەزای ئەو کاتی بزوتنەوەی ئیسلامیکەن بزوتنەوەی ئیسلامی کۆنگرەی گرتووە کۆنگرەی حەوت مامۆستا مەلا عوسمان بە ڕەحمەت بێیاخۆک و ڕابەری گشتی لایەندا بوو مامۆستاش کەسایەتیەک بوو حتمما وەکو شخصی خۆی ئەوەی قبوڵ نەبوو ئەمە بۆ خۆی لەوێەوە گرفتێک بوو پاشانیش
لە ناوخۆی بزوتنەوەشە ینی کۆمەڵێک جەمسەر هەبووە و دوای ئەوە گرفتی ناوخۆیی هەبوو بەڵێ ئەوان لەوان وەکو ئێمە کێشەی دارایی هەمووان کێشەی داراییان نەبوو بەڵام کێشەی تریان هەبوو کێشەی تەنزیمیان هەبوو و هەروەها کێشەی بڕێوەبردن و ئیدارەدانیان هەبوو ئەوان ئومێدیان هەبوو بەسی کێشەی تەنزیمی ئەو کێشەیە لەگەڵ مامۆستا عەلی باپیر هەبوو ئەو بەرپرسی مەکتەبی ڕێخستن بوو کێشەی تەنزیمی تەنزیم بەمانە هینەکەی نا بەمانە سیاسیەکەی نەوەڵا بۆ مانایی کە لە کتێب ئیداریات و تەنزیمات بە تەنزیم بۆ مانایی کە یەکڕایی دروستکردنی یەکڕایی یەکجەمسەری قیادێکی یەکگرت و قیادە و قەواعی ڕەبتێکی تۆکمەیان بەیەکەوە هەبێ لەم زوتونە ئەمەە بەڵام ناکۆکیەکانیش تۆخ بووە لە ناو بزوتنەوە لە نێوان مامۆستا مەلا عەلی و مامۆستا عەلی باپیر و خورماڵە هەبوو سەلەفیەکان هەبوو کۆمەڵی هێزی تری هەولێر ئەو کاتە بوون بۆ خوان ئەوانژ عالەمێکی سەربەخۆی خوان بوون و هەبوون بۆ مامۆستا مەلا عەلی بەمە ئینقازە بوو جا ئەمە وەکو بچۆن بڵێ ئومێدێک بوو مامۆستا قەناعەتی وا بوو ئێمە وەکو بزوتنەوەی ڕاپەڕین حرەکەیەکی منەظەمین حرەکەیەکی تەنزیمین یەکگرتوین کۆمەڵێک گەنجی باشن بێن لەگەڵ بزوتنەوە لەگەڵ ئەو هێزەی بزوتنەوە یەکگرن لە ڕووی معنەوێەوە و لە ڕووی ئالیاتەوە و لە ڕووی ئیدارەوە ئەتوان ئینقازی وەزعەکە ڕزگار بکەن وەزعەکە ڕزگارکەن و چارەسەرێک بن و ئەو لەو قەیرانە هەردوو لا دەرچنە دەرەوە ئێمە بەنسبەت خۆمانەوە لە قەیرانی خۆمان دەرچوونە دەرەوە ئەوانش بەنسبەت خۆیانەوە ئەو قەیرانی تیا هەموو دەرچوونە دەرەوە ئەم ئومێدە هەبوو ئێمەش هەمان بوو ئەوان ژیان بوو بەڵام زۆرێک یعنی بیرروڕاوا بوو کە ئێوە تانود ئێمە حیزبێکی منەظەمین ئەوانش حیزبێکن هەروەکو تۆ لە کتێبەکەشا باسیەکە ئەڵێ بزوتنەوە حیزبێکی ناڕێکرا و نامەرکەزی بوو وتان ئێمە بە منەظەمیەی خۆمان ئەڕۆین ئەوانش قەواعیدێکی جەماوەری زۆریان هەیە دەست ئەگرین بەسەر ئەو حیزبە تا چەنەوە بۆ چوونە ڕاستە دەستگرتن تۆزێکەوە تابیرەکەی بگۆڕین چکە ئێمە وەکو بەرنامی خۆمان وانە بووە بەڵام ئەوەی ئێمە هەمان بووە ئەو پلان و پراکتیک و بە عملی کە کاری خۆمان کردومانە هەوڵمانداوە ئەمانویست لە ناو بزوتنەوە شاببێ واتە تەنزیم مرکزیەت پابندون بە قەرار و بڕیارەکانەوە یعنی ئێمە زۆر پێداگیریمان لەسەر پابندون لە پەیڕەوی ناوخۆوا کرد برایکی سەرکردایەتی ئەو کاتی بزوتنەوەژی و بابە ڕۆژێکیان تۆڕە بوو وتی ئەرەمە چی ئەوە هەڵێن پەیڕە و پەیڕەوی تەلمودی محەڕەفە تەلمودی تحریف کرا ئەمە چی بوو ئەم عالەمە يعني لایەن قرس بوو فعلا برانی بزوتنەوە لایەن قرس بوو پابندون بە کارنامە و بە بڕیاری شورا و سەرکردایەتی و مەکتەب سیاسیەوە ئەوە هەبوو ئێمەش پێداگیریمان لەسەرەوە زۆرەکە بەڵام هەروەکو تۆ چۆن باسی مامۆستا سدیقەکەی ڕازی نەبوو حەزی بە یەکبوونەکە نەبوو باز لەوەش ئەەکەیت کە برایانی بزوتنەوە بە تایبەتی مەلاکان تۆ توتە مامۆستاکان ئەڵێ ئەوان حەزیان پێ ئەکرد بە ناڕاستە و خۆی دیارە ئەوانەی کە پیانەوە تا هێڵی یا جەمسەری مامۆستا عەلی باپیر ئەوان پیان خۆش نەبووە بەتاکید هێڵی مامۆستا عەلی باپیر ئەوانش تەحەفوزێکی باشیان هەبوو حەزەریان هەبوو بۆچی ئەوان وایە نەزانی مامۆستا مامۆستا مەلا عەلی برای یەکن ئەمجار دوای ئەو پێکەوە تەفاهومەکەن ئەوان قەناعەتیان بوو هەلۆ پێش تەفاهومیان هەبووە ئەوان لە ئەدەبیاتی خۆیڵی مەترسی دەسەڵاتی بنەماڵە زۆر بێت دەسەڵاتی بنەماڵە زۆر بێ و دەستگرن بەسەر بزوتنەوەی ئیسلامیا و ئەو کاتە هەرچی جەمسەرەکانی بڕیار و هێزە پێ دەست ئەمان و وەکو بنەماڵە مەبەستمە ئەو کاتە ئەمان کێشەی گەورەیان بۆ دروستە بێ و ئەوان لەمەیە حەزەری زۆریان هەبوو و لە قۆناغی یەکەما بەربەرسیشیان دروستە کرد حەزیانەکرد نەبێت من ئەوە ئاماژەشم پێ کردووە مامۆستا عەلی باپیر بۆ ئەو بوو کشایەوە لە لیژنەی دانووسانکاریەکە ئەوەی کە لە لیژنەی دانووسکاریەکە هەبوو ئەوەی کە من لە یادم مابێ مامۆستایان زۆر حەزیانە کرد زوو ئێمە بگەین بە ئەنجام لیژنەکانیش هەنگاوی باشیان نابڕی ئەوان وا گومانیان بوو کە مامۆستا عەلی باپیر لەبەرەوەی تەحەفوزی هەیە ئەو بەربەست دروستکە بۆیە مامۆستا عەلی باپیر خۆی کە بەمەی زانی ئەم تێبینی هەیە خۆی لە بەرپرسیارەتی لیژنەکە خۆی لاچوو مامۆستا عەلی باپیر لە چەند کۆبوونەوە بەشداری کرد وڵای لە هەموو کۆ لە زۆربەی کۆبوونەکان سەرەتاکان مەبەسمە لە سەرەتاوە ئەو خۆی هەر بەرپرسی لیژنە بوو تۆ خۆت لەوێ طبعا لیژنە دانووسانکارەکە دیاری کرا و دیارەکە لە ئێوە 3 کەس بوو لەوانی 3 کەس بەڵام بۆچوونەکەی مامۆستا عەلی باپیر چی بوو لەوەی کە قسە لەسەر پرۆژەی یەکبوونی ئەو دوو حیزبە بکرێت مامۆستا عەلی باپیر با بڵێن لەو سەرەتایەوە تێبینیەکی ئەو تۆی نەبوو بڵین مانیع بێ یعنی شتێک دەربڕێ مانیع بێ یان فکرێک یان پێشنیارێ بکە یان ناڕزایی دەربڕێ ئەوەی نەبوو بەڵکو ئەویش پێ خۆشحاڵ بوو مڕاحیب لە عمومیاتە بەڵام ئەوەی کە ئەوان لە ناخە
تەحەفوزیان هەبوو لە ناخە مەترسیەکیان هەبوو وەکو باسم کرد و مەترسیە هەبوو بەڵام دوایی کە لیژانەکان دروست بوون و وردە دەست بەکار بوون ئەوان هەوڵیانەدا ینی کۆمەڵێک زۆرجار حەزیانە کرد بە کوردێکی ئەوان لەو سەرتا حەزیانە نەبێت بەڵام ئێوەش تۆش بە نووسی لە نووسینەکە تا دیارە لە کتێبەکان لە کتێبەکە تاکە باست کردووە ینی ئێوە تقریبان لە بۆچوونی مامۆساکانەوە یا بڵێن مەلاکانەوە نزیک بوون بەتەکیید ئەوان زۆر پێخۆشحاڵتر بوون بە نزیکی ئێمەش بە هەمان شێوە پێخۆشحاڵ بووین ئەوان چکە ئێمە لە پێشی لە سەردەمی ڕاپەڕینە لەگەڵ خەتی مامۆسای باپیر با بڵێن لەگەڵ خەتی مامۆسای باپیرە مامۆسای باپیر کەسێکی ڕاشکاو قسەی لەسەر ئێمە ئەکرد وەکو ڕاپەڕین کە ئێمە تەواوکەری بنەماڵین و ئێمەش حەزبێکی بنەماڵین و ئەمانەی زۆرجار لە ئەدەبیات لەکوێ باسیە کرد لە ئەدەبیات یا ئەو کاتە لە نووسراوی هەبوو باسی کردین بەبیرم دێ لە نووسینەکانیان هەیە لە هەبوو ئەو کاتە بەبیرم دێ ئێمە گۆڤارێکی ناوخۆییمان هەبوو هەڵوێست لەوەیە جوابێکی ئەوانەی مامۆسای باپیرمانداوە ئێوەش بە توندی قسەتان کردووە لە هەڵوێستنەوەشی سەر بەخۆین و پەیوەندیمان بە بنەماڵ و بەمەوەنی و ئاز سەر بەخۆی خۆمان پاراست و تاریشتان هەیە هەر لەسەر خودی مامۆسای باپیر لەو کاتێ ناڵێم ئەو جواب و جوابکاریانە هەبوو جا ئەمە دیارە ئەمە پاشخانێکی هەبووە چ بەنسبەت ئێمەوە کە ئەمانزانی مامۆسای باپیر ڕێی وایە چ بەنسبەت ئەویشەوە ڕێی وابوو کە ئێمە حتا ئەوان زۆر جار قسەمانە کرد ئەوم کا ئێمە حزبێکی سەربەخۆ ئەو کاکە ئێوە سەربەخۆ ئێوە وای ئەزان سەربەخۆ دووبرایی یەکن و کێ لە پێکەوە دووبرادانە نیشت مەحرەمانە تەفاهم و لەکتێکیشتیان نەکردووە ئەوان خەلاتیانەوە بەڵام مامۆساگەر ئێمە هەچەنەوە بۆ کۆتایی بەرنامەکەم دانا بەڵام هەز ناکەی بەشێک لە بۆچوونەکان لەوانەیە مەخاوفی مامۆسا سدیق و مەترسی مامۆسا عەلی باپیریش دوجار لە هەڵوەشانەوەکە قەناعەتان بۆ دروست نەبوو کە لە سەرەتاوە یعنی بینایەکی باشتان نەکرد بنەمایەکی باشتان بۆ دانەڕشت من هەر لە کتێبەکە ئەوەم باس کرد ئێمە نیسکی 6 خاڵ بەسەر 6 خاڵ ڕێکەوتووی وەکو بزوتنەی ئیسلامی بزوتن ڕاپەڕینی ئیسلامی ئەبێ ئەم 6 خاڵە لە بینی کۆمەڵێ جەمسەرە لێک جیان کاک نازە حیزبێکی جابوو بزوتنەوە خەتی مامۆستاکان جیابوو خەتی مامۆسای باپیر جیابوو سەلەفیەکان بە جۆری شتێکە تعبیرەکە بڵێم جیابوون هەولێریەکان ئەوان بۆ خۆیان هێزێک بوون نزیکەی 5 جەمسەر ئەم 5 جەمسەرە لە ماوەی 1 ساڵێکاش نزیکەی 6 خاڵ توێ جێبەجێیکەی بەڕاستی زۆر قورس بوو یعنی ئەمە لە ڕووی ئەمە تەنیا لە مەگە لە نووسینە هەبێت بە عملی بە پراکتیک جێبەجێ بکرێ و بچێت سەر لە مەدانە جێبەجێ بکرێت زۆر قورس بوو بۆی ئێمە لەوەیە فعلەن وردە هەردوو لە وردەکار نەبووین بۆکو پێویست ئێمە ئەمانویست هەردوو لە ئەمانویست ئەم هەنگاوە بنین پێمان خۆش وەکو عاتیفە وەکو عاتف مەسەن مامۆستایان خۆ ئەمە جاروای هەریەکە بە نیەتێکەوەیە یعنی جاروای شیعرێکی مەولەوی بۆ نمونە شیعرێکی مەولەوی مەحوی ئەی خوێنیتەوە کەسێک بە نیەتێکی خوێنەوە هیچ کەس بنیتکە گوێ لێ بۆ چکە مەجاز و ئیستیعارە و مەجازی زۆری تێ بەڵام مامۆسا دروستکردنی بزوتنەوەی یەکبوون تۆزێک پەلەی تیان نەبوو پەلەکە کاتەکەی مناسب بوو وەکو کات مناسب بوو بەڵام وەکو هەنگاوەکان پەلەیتیا بوو پێم وتی 6 ساڵ ماوەی ساڵەکە بڕیارماندا بوو لە ڕۆژی لە 15 هەشتی 1999 ئیمزامان کرد ئەبوو لە 15 کۆنگرە بگیرێ و لە ماوەی ئەم ساڵەیە ئەم دوان زمانە ئەم 6 ساڵە جێبەجێ بکرێت مقدس نەبوو ئەمە زۆر ئیتر ئەوەی هەرکەس داکۆچیمانە کرد ئینی ئێمە بۆ ئەوەی کە ئەو خاڵانی کە ئێمە بە حەقی خۆمانی زانانی ئەمانوی جێبەجێ بێ چکە ئەگەروانەوە ڕۆژ ڕێگە ئەچوین ئەوی نەبزوتن و کاکەوە هاتوین و ئەمی نەبزوتن لەکوێ دامانێندا هەرسەرتا بە ناکۆکی هات کێشەکە یعنی ناکۆکی ئێوە و بزوتنەوە و بزوتنەوەش ناوخۆی ئابم ئێوە یعنی ئەم بنیادە بنیادێکی دروست نەبوو پێتوانیە یعنی بنیادەکەتان بۆ خۆی هەر لە سەرتاوە خۆی ئامانجی ئێمە ئەوە بوو ناکۆچیەکانی ناوبزوتنەوە کەم بکەینەوە بچووک بێتەوە وردە بەرتەسک بێتەوە بەڵام ئەم وەزعی ناوبزوتنەوە کە بەو چوارچێوێ نەڕۆیشت کە ئیتفاقمان لەسەری کردبوو کە ئێمە ئەمانویست کە مەسەلەی تەنزیم لە وەکوتم لە بڕیارە مرکزیەت ڕێنمایی بۆ خوارەوە پەیوەندی سەر و خوار علاقەیە کە بێ ئەمە کە سەری نەگرت ئێمەش هەدەفەکانمان ناتە ئێوە توانیتان چی لە واقعی ناوبزوتنەوە بگۆڕن و بزوتنەوە لەو خۆناغیا زیاتر ئەتوانم بڵێم لەلایەک کێشەی زیاتری بۆ دروست بوو بەڵام یەک خاڵێکی ئیجابی بۆ دروست بوو تەفاهم دروست بوو لە بین ئەو جەمسەرانی کە لێک نزیکن من لەوێش باسم کردووە
ئەوانەی کە دۆستی و ئاشنای یەکتری بوون ئێمە کە زۆر پێداگیریمانەکرد لەسەر پابند بوون بە پەیڕەوی ناوخۆ و بە بڕیاری سەرکردایەتی و بڕیاری مەکتەبی سیاسی و سەر و خوار هەبێ و بڕیارەکان دابەز نەخوارەوە و خوار و سەر پەیوەندیان بێکەوە هەبێ ئەمە قبول نەبوو لە ناوەندی بزوتنە و لا مامەسەکانی شامە قبول نەبوو ینی بڕیارێک ئەدرا جاروا هەبوو جارێ بەبیرم دێ ئێمە 3 ڕۆژ سەرکردایەتی 52 کەس کۆبوونەوەمان کرد بۆ بڕیارێک بۆ جێبەجێکردنی بڕیار پەیوەندی بە هەولێرەوە هەبوو دوای ئەوە بڕیارەکەش درا بەڵام نان هێز جێبەجێ بێ ئەمە لای ئێمە زۆر قورس بوو وەکو نەهزەکان باش زۆر لەشان سەرشانمان قورس بوو بەڵام ئێوە هەر بۆ ئێمە بۆ ئەوە چوو بووین تۆ لە دوو شوێنە باسی ئەنجومەنە ڕاوێژکاریە 50 کەسەکەی ناو ڕاپەڕین ئەەکەی لە شوێنێکە ئەڵەی پیان باش بوو بەڵام لە جاری دووەمە کە نزیکە بیتەوە لە باسی یەکبوون دوو دانیشتنکراوە لە یەکیانە ئەڵەی ڕازی نەبوون یەکبوون کرێت ئەوە چییە ئەو دوو بۆ چوونە جیاواز ئەوە ئەبێ دوای یەکبوون بوو بێ ئەو برایانە تەحەفوزێکی دوای کە یەکبوونمان کرد قۆناغی دوای کۆنگرەی تەوێڵە ئێمە جارێک ئەو کاتە ئەو جاریانە ئەنجومەنی ئیستشاری فعلان کۆبوونەوە لەگەڵیانە ئەوان قەناعەتێکی 100% پێچوانیان بوو کەواتە ئێوە هەلکە یەکبوونی ژوو بەجیا کۆبوونەوە لەگەڵیانە قۆناغەکە ئەو کاتەوە بوو چکە بوو یەکبوون نەگەیشتووە ئاستێک کە با بڵین بووبین بە یەک حیزب ئێمە ماوەی ئەو ساڵە ئەبوو هەوڵ دەین ئەم دوو حیزبە بتوێتەوە لە یەکتریە لەبەرەوە کە توانەوە کە نابوو ناچاری تۆ چی ئەەکەی خۆ نابێت تۆ خەڵکەکەی خۆت دەست لێ بەردەیت و ئەم لاشت نەبێ یەکبوونەکەش بەو هەشە و بەو وەزعبێ و خەڵکی خۆشە لە دەزەی بەڕڵای خۆ نابێەوە ماوەساهاتنی ڕاپەڕین بەشێک لە فرەجەمسەری و ناکۆکی و فرەمینبەری زۆرتر نەکرد لە ناو بزوتنەوە ئەوەی کە بە مستەلەحە میلیەکە لە ئاستی خوارەوە پیانەوت خەتخەتێن خۆی لە سەرتاوە بۆ چکە ڕاپەڕین خۆی جەمسەرێک بوو ئەو 5 جەمسەری تریشەواتە بوو بە 6 جەمسەر ئەگەر تعبیرەکە تەوا بێ ئەگەر 4 جەمسەر بووینە پێ ئەمە زیایی کرد بەڵام کۆمەڵێشت دروست بوو لە ناو ئێوە شەر دوو باشون خۆ دوایی کە یەکبوون هەڵەوەشی ڕاپەڕین بەشێکی یەتە لای جەبارسی کرد ئێمە لە فترەی یەکبوونە ئەو ساڵەیە کۆمەڵێ لە سەرتاوە بڵێ ئێمە لەگەڵ خەتی مامۆستای باپیر و ئەو خەڵکانی ترا لێک دوور بووین بەڵام وردەوردە لەگەڵ خەتی مامۆستاکانە لێک دوورە کەوتینەوە لە ئەوان لێک نزیکە بووینەوە هۆکار چی بوو هۆکارەکەی ئەوە بوو ئەو شتانەی ئەوان معارەزە بوون ئەو شتانەی ئێمەش باسمانە کرد بەسەر خۆرماڵ معارەزە بوو بە تابیرەکەوا بڵێ بۆی ڕوونتر بێ ڕەخنەگەر بوون معارەزە بوون ئەو شتانی ئێمە باسمانەوەی ئێمەش هەمان هاوڕاین و هاوڕابوون لەگەڵمانە کەواتە ئەمەی کە لە ڕووی فیکریەوە ئێمە زۆر دەوری لێک نزیکە بووینەوە مەسەلە کۆمەڵێکەوە کوڕی هەبوو لا بزوتنەوە ئێمە ماون نەمێنەوە ماوەسا پێ دوانێ ئێوە هەر لەگەڵ مامۆساکانە کە سەرەتا چوونە پێشەوە لێک تێگەیشتێکی عاتفی بوو نە قۆڵ و بە شێوەیەکی عەقڵانی تر و ورتر شتەکانتان یەکلا نەکردەوە خۆی ئەوانەی کە ئێمە کردمان پەیوەندی بە عاتیفە نەبوو بۆ چکە عاتیفە بووە ئێمە زوو یەکمانەگرت وەکو عەرزم کردی ئێمە لە سەرەتای 93 مامۆستا مەلا عوسمان خوافکە لە سەر ئەشکەوتان بوو پێشنیارمان کرد چۆنە پرۆژێکی یەکگرتن لەگەڵ ئێمە و بزوتنەوە بسازین ئەو کاتێ من پێگەر عاتیفە نەبێ بۆ مامۆساکانتان بەجێهێش دوای بۆ لای مامۆستا عەلی باپیر ئەنجا بە عەرزێکم مامۆستاکان لەگەڵ ئێمە لەسەر ئەو بنەمایانە متتەفیق بوون ئەو 6 خاڵە ئێمە لەسەر خاڵ و لەسەر هین معاملەکەین ئەوە ئیتفاقمان کردووە ئێمە زیادمان نەوتووە لەسەرەوەی اتفاقمان کردووە لەسەر ئەو ڕۆیشتوین ئێمە داوامانکەوانە جێبەجێ بێ خاڵەکانیش کۆکراوە لەسێر 4 خاڵە ئەوگوتم مرکزیەت پابندبوون بە بڕیارەوە پابندبوون بەکارناوە ئێمە ئەوە نەماوتووە کە مامۆستاکان نەتوانی پابند بن ئەو برانی ئەولاوی ئێمە پابندین ئێمە وردەوردە لەوان نزیکە بوون لەوان دوورەکەوتینەوە بەڵام کێشەیەکشتان کێشەی ڕقم بوو دواییت بە 5 بە 3کە ڕێکەوت ئەوە نانە ئەو اتفاق بۆ ڕێکەوتین کێشە هەر لە ئەسنایی لە کاتی اتفاقەیە بزوتنەوە لەبەرەوەی کە پێگە و پارەگا و لە ڕووی دارایی و اقتصادی و سیاسی واجهی جەماوریەوە ئەوان فراوانتر و گەورەتر بڵێ ئێمە دانمان بەوەدا نابوو بە 3 ماک لە ئۆرگانەکانە 3 بزوتنەوە و عفو 5 بزوتنەوە و 3 ڕاپەڕین ئێوە لە ڕووی مادیشەوە ئێوە مانگانە پارێماوەی ئەو ساڵێ هەموو ساڵێک هەموو مانجێک 300,000 دیناری سوئیسری ئەو کاتەمان تەسلیم بە دارایی گشتی بزوتنەوەی یەکبوون کرد خۆشیان 2 ملیۆنیان هەبوو ئەوانش 2 ملیۆنیان هەبوو ئیتر ئەمە ئەدرا بە هێزەکان و سەرکردایەتیەوەی هەبوو ئێوە چەند هێزتان بەرکەوت لە بزوتنەوە ئێمە 4 هێزمان بەرکەوت 4 هێزمان دروست کرد لە فترەی ئەو ساڵێ وەکو پێویست جێبەجێ کرا دروست جێبەجێمان کرد بەڵێ هێزەکانمان دروست کرد و بەرپرسی هێز و بارگای هێز و پێشمرگە و
دەورە و تەدیری بوو چەک و هەموو شتێکمان بۆ دابین کرد ناکۆکیەکانی ناو بزوتنەوەی یەکبوون ناکۆکی منهەجی بوو یاخود نەفس کاریگەری هەبوو تیاندا واللهی هەردووچیان نەفس سێراعێک لەوە پێش ئێمە کێشێکی گەورە هەبوو لە ناو بزوتنەوەی ئیسلامیە لەوە پێش سێراعێک هەبوو ملولانەیەکە بۆ لە بینی دوو جەمسەرا ئێمە کێشەیەکی گەورەمان بۆ دروست بووە لە هەر لایەکیان نزیکە بوونەوە لەوەی تر دوورەکەوتینەوە ئێمە کێشەیە گەورە بۆ ئێمە ناچاریش بوون ئللا ئەبوو لەگەڵ لایەکیانە نزیکتر بین لە سەرتاو لەگەڵ مامۆستاکانی نزیکتر بووین لەولا زۆر دوور بووین دوای ئەوە کە مامۆستاکان نەیانتوانی لەو شەس خاڵەیە وەکو پێویست بێنە پێشەوە ئێمە لەولا نزیک بووینەوە کە ئەو کاتە وردەوردە لەولا دوورەکەوتینەوە بۆچی بزوتنەوەی ڕاپەڕین وەک نەبوو لە بەشێک لە چارەسەر بۆ کێشەکانی ناو بزوتنەوە بوو بە بەشێک لە قوڵکردنەوەی قەیرانەکان ئەویان پرسیارەکەوا لێ بکەین ئایا بزوتنەوەی ڕاپەڕین نەبوو بە هۆکارێک ئەوەی بزوتنەوەی یەکبوون لەو قەیران واقع ڕزگار کە دوای ئەوە دوای ساڵێککەنە کۆمەڵی ئیسلامی ڕاگنەوە بەڵام ئێوە آخر کۆنگرەش کرا دوای کۆنگرە چوونەوە دیسان هاوپەیمانێتتان لەگەڵ مامۆستا عەلی باپیر کرد ئێمە لە کۆنگرەی تەوێڵە گیرا دوای کۆنگرەی تەوێرە کە گیرا پێش کۆنگرە ئێمە لەگەڵ کە نەگەیشتە نەتیجەیەک لەگەڵ و مامۆستانە فیعلەن لەگەڵ مامۆستا عەلی باپیر و جەمسەرەکەی ئەوان جەمسەری خورماڵ ئێمە ئیتفاقیەکمان کرد بۆ کۆنگرە بە بەرنامەیەکی یەکگرتو چوینە کۆنگرەوە لەگەڵ ئەوانە واتە مامۆستاکان جەمسەرێک بوون ئێمە ئەوانش بوون بە جەمسەرێک لە ناو بزوتنەوەی یەکبوونە بێلایەنەکان هەبوو بۆچی ئێوەش نەبوون بێلایەن لەو نێوانە وەکو ناوبژیوان و لێک نزیکردنەوەی جەمسەرەکان وەکو خۆتەڵی خورماڵ و هەڵەبجە لە یەک نزیکەنەوە خۆی ئەگەر یا مەسەحەتی ئێوە ژوابوو لەگەڵ زۆرینەیەکا بن ئێمە با شتێک کارسکەم ئێمە ئەو کاتە یان ئەبوو یەکبوونمان هەڵۆشاناتەوەتەوە و پێشومان لێ بکرداتەوە کە ناکرا بۆ منە ڕاپەڕینەکان بچووناتە دەرەوە بزوتنەوەکان پێکەوە بناوێکیان گرتاتەوە ئەمە ناکرا بۆ چکە ڕاپەڕین بوو وە دوو بجەمسەرەوانش مامۆستا ستیق لەگەڵ ئەوانی ترە تۆزێک بین ماساری تێکەوت لە کۆنگری تەوێڵەیە وردە سار دەبوون ئەوانش جەمسەری خورماڵ لەگەڵ جەمسەری مامۆستاکانە دوو جەمسەری جیاواز بوون یەک ناگیرا یەکی ناگرتەوە ئەجا کە ئەمە نابەوە ئێمە نەمانتوانین ناوبژیوان بن ئەبوو حەسمی بابەتەکە بکەین ئەوە نقطەیەکە ئاگال لێبێ ئەبێ ئێمە ئەم بابەتە حەسممان بکردایە ئێمەش حەسممان کرد بۆ مانایی یان ئەوەیە لەگەڵ مامۆستاکانە پێکەوە حیزبێکمان دروست کردایە و ئەو لامان ئیزندایە واتە خورماڵ یەک جابووناتەوە ئەو مامۆستاکان لەمەیان نەهاتن پێشەوە لەمە چکە بڕیارەکان وەکوتمان پابند بن بە کارنامە و بە بڕیار و بە هەنێشتەوە ئەوان خۆیان لێ پاراست بۆیان ناکرا ئەمە ئەو کە ئەمە نەکرا ئەوان وعدی ئەمەیاندا بە ئێمە 100% لەگەڵتانان لە جێبەجێکردنی بڕیارە کارنامەیە چی ئەو تێبێنێوێت ئێمەمە لەگەڵ ئەوانە یەکمان کەواتە ئێمە ئەم بابەتەمان حەسم کرد ئەمە نقطەیەکی مهمە ڕانە وایە لەو فۆزایە یەکبوون بۆی هەیە 10 ساڵ لە فۆزای بمایەتەوە باشە ئەی خۆت و هەر خۆت لە کتێبەکە بازەوەکەی کە بۆ چوونێکە بوو کە بەتابەتی وەزان مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود ئەوەی تەڕح کردووە بزوتنەوەکان وەک خۆیان بچنەوە شوێنی خۆیان بزوتنەوە دروستکەنەوە بزوتنەوەی ڕاپەڕینیش بچێتەوە شوێنی خۆی ئەگەر حەسم بوو بۆ بەمە حەسمتان نەکرد ئەمە ئێمە قسەمان لەوە بابەتە کرد تەمەشامان کرد ئێمە خۆمان بۆ زەمان تێک چووە یعنی ئێمە لەگەڵ مامۆستا ستیقا خواعافیکا خۆ زەمان تێک چوو بوو ئەوانیش ئەمە بە هیچ شێوەیەک ئێمە ناچینەوە دۆخی پێشواتە خورماڵ ئێمە بە هیچ شوەیەک لەگەڵ مامۆستاکانە ناچینەوە دۆخی پێش و جارێکتر ئەو کاتە فەرزان تۆ کاڵی خورماڵ نوێنەرایەتیەکان بڵێ خورماڵ مامۆستا عەلی باپیر بە دەرەجە یەک هینێک نوێنەرایەتیە کرد ئەوان بە مامۆستا عەلی باپیان بە براگەوری خۆیان نەزانی کەیتری لەگەڵ بوو تر ئەو هێزەکانی خورماڵ ئەو مەکتەب سیاسیەکان کە لە خورماڵ سەرکردایەتیەکان بێلایەنەکان لە هەڵەبجە بوون کاک حاجی قاسم و ئەو برایانە بوون کا حاجە بڕ بەڵام ئەوان لەگەڵ ئەوان لەگەڵ هەڵۆشانەوەی یەکبوون نەبوون نا لەگەڵی نەبوون بە هیچ شێوەیە زۆر هەوڵیاندا یەکبوون هەڵنەوەشێت ئێمەش زۆر حەزمانەکرد یەکبوون هەڵنەوەشێتەوە بۆ زۆریش هەوڵماندا بۆ معلوماتت نێزیکەی 7 مانگ ئێمە حەساریش حتا اقتصادیمان لەسەر بوو کێشەی زۆرمان بۆ دروست بوو وەکو ڕاپەڕینەکان بەڵام بەردەوام ئێمە خۆمانەگرت بەشکم لەیتە لەعەلە ئێمە حتا لە ئەخیرە ئێمە سەردانی مامۆستا سەمێر عەلی خواعافیکە سەردانیمان کرد ئەم بابەتمان لەگەڵا باس کرد مامۆستا سەمێر عەلی ئەو کۆنگری تەوێڵەت زۆر دڵی ئازیەتدا بوو کە کۆمەڵێک زیاد لە دەکەس مامۆستا مەلا عەلی
نەتیجەی کۆنگرەکەی تەوێڵەی ڕەت کردەوە قبول نەبوو نەتیجەکەی قبول نەبوو بەڵام تەشەنوجەکە هەرخۆ پێش هەڵبژاردنەکەشە بوو وەکو خۆت باسیەکەی ئەڵێ ڕێگەی گیرا لەوەی هێزە لایەندارەکان بن هێزی دوی سۆرانتان بردبوو بۆ پارێزگاری لە ئەمنیەتی کۆنگرە بەڵام هەر هەندێک هێزی تر هەر هاتبوون لەگەڵ چەند کەسێکە بەڵام کە ئەو تەشەنوجە هەبوو بۆ ئەو زەمینە نەڕەخسێنرا نەتیجەکەەوە لێنەیەکە مامۆستا مەلاعەلیش قبوڵی نەکات. مامۆستا مەلاعەلی خۆی زۆر گرنگە ئینسان لەو بۆ ئەو کاتە قسەکە بۆ ئەو کاتە ئێمە دەرچەیەکی کەمان نەبوو دەرچەیەک نەبوو ڕێگەیشی تر نەبوو ئێستا ئێمە بۆ ئێستا قسەکەین دەرگا زۆرە یعنی ئێستا بزوتنەوەی یەک من بینی ئێستا حەلی بۆدانی دەرگا زۆرە بەڵام بۆ ئەو کاتە ئێمە قسە بکەین ئەو کاتە دەرگایەک نەبوو نە ئێمە دەرگایەکمان هەبوو وەکو ڕاپەڕینەکان نە مامۆستاکان نە هێڵی خەتی مامۆساعلی باپیرش دەرگایش ترمان ئیلا ئەبوو حەسممان کردایە حەسمەکەش بەعرسیکەم خۆ ئەکرا ئێمە لەواچی غەڵەتمان لەوەیە هەبوو مڕونەتمان نەبوو لە کۆمەڵی تێوێڵەیە بۆ نمونە کۆمەڵێک پیاوی بەرجەستەی گەورە دەرنەچوون ئەمە ویستم ئەو پرسیارەکە مامۆستا ئەبێدان بۆ بنی ئێمە لە ئێمە هەڵە بوو وەکو مامۆستا مەلاعەلی وتوێتی یعنی بە شێوەیە پەڕ و باڵی ئەوانتان کردەوە وتوێتی من خۆم تەنها بم وەکو تۆڵی لە کتێبەکە هەشتا کەسم لەگەڵا بێ بەسەم قەرەباڵەخێم ناوێ ئێوەش پیاوانێکی مێژووی کۆن بە تایبەتی کاکامیلی حاجی علی عمقێکی قوڵی هەبوو لە ناو تاریخا مامۆستا ئەحمەی کاکە مەحموود وەبزانم چەند مامۆسایەکی ئاینی لەوانە کە مامۆستا دیارەکان بوو ئێوەش یعنی دەنگتان پێ نەدابوونەوانە ئەمە ئەکرێت بڵین بەیەکێک لەوانی ئەمە ئەبوو ئەوانەی کەسانێکە کە بەرجەستە بوون لە بزوتنەوەی ئیسلامیە لەو کاتەیە کە کەسانێک بوون پێگیان هەبووە دیار بوون فعلن ئەبوو ئێمە حیسابی ئەومان کردا لە کۆنگرەیە دەرچوونە ئێوە بەڵێن ئەی بۆ ئێوە دوایش وابزانام دانیشتن ڕێکەوتنتان کرد بڕیارتاندا کە کۆبوونەوەی سەرکردایەتی کرێ و دەنگ بدەنەوە بەوانە نا دوای ئەوە فعلەن ئێمە ئیتفاقێکمان کرد ئەو داوانی مامۆستا مەلاعەلی هەیە بۆ ئەفریقا کە ئێگو ئەوانە هەمیان بگەڕێن ئەو داوای هەردە کەسریبن خوا لە دەشت زیایی کرد ئێمە هەمومان قبول کرد هەمومان قبول کرد لە ئەخیرا کە داواکانی چی هەموویمان قبول کرد بەڵام هەروەکو پێویست مامۆستا مەلاعەلی مامۆستا جگە لەو دە کەسە چیتر گەڕانەوەی ئەو دە کەسە بوو کە هەندێکی نزیکی مامۆستا ستیغ بوون هەندێکی یەک دوانیشیان نزیک بوون لە مامۆستا ستیغەوە ئەوانەی تر هەموو نزیک بوون لە مامۆستا مەلاعەلیەوە بگەڕێنەوە سەرکردایەتی پاشان قیادە وەکو خۆی لێ بێتەوە بە هەمان شێوەی پێشووی خۆی ئێمە ئەو هێمان قبول کرد زیاتر کێشە لە ژمارەکەیا بوو لەو کاتەیە ئاڵقانەکە لەسەر ینی هەر دە کەسەکەتان قبول کرد هەمووان قبول کرد مامۆستا مەلاعەلی ئەزانی تەحەفوزی لێ چی بوو دوای قبولی نەکرد باسشم کردووە مامۆستا مەلاعەلی فعلا لەو هاوپەیمانەتی لە بینی ئێمە و لە بینی خەتی مامۆستا عەلی باپیرا دروست بوو مامۆستا مەلاعەلی تەحەفوزی هەبوو لێ ترسا ئینی دوای ئەوەی دەیەکە شاتەوە ئەو ئەترسا تازە ئەم دوانە بن بە هێزێک لە ئایندە ئەترسا لە ئایندەیە بۆیە مامۆستا مەلاعەلی زۆر با بڵێن قەناعەتی نەبوو ملی نادا خۆ ئەمە وەکو ئەو ژمارەیە قبوڵمان کرد ئەمە باشە داوای ئەوەی بەدیلی چی ئەکرد بۆ ئەوەش وڵی بۆ ئەوە بەدیلی عملی نەبوو بەڵام هەنێ فشاری دروست کرد بۆ سەر نەهزەکان ئەو قەناعەتی وا و بە فشار ئەمە چارەسەری بە فشاریش ئەوەنەکەی وەکو فعلەکە ڕەدفعلی زیاتر توندوتیژی بوو بەرامبەر چۆن بۆ ئەوە دروست بوو وڵی هیچی کرد بەرامبەریان هەندێک خەڵک مەسەلەن هەندێک لەو برانی ئەو کاتی سەرکردایەتیش بوون لە بزوتنوێ بوون هەبوو مەسەلەن سوکایەتی پێکرا بوو هەبوو بانگە کرا شەو ئەچوونە سەریان ئەنی توندوتیژی نواندن هەبوو جا ئەمە مثلا حەسارێکی اقتصادی گەواری ئابووری هەبوو لەسەر ئەو قیادەی ئەو کاتەی ئۆرگان و قیادەکانی ئەو کاتەی ڕاپەڕینەکان ئەمە مناسیب نەبوو ئەلەم ڕووەوە خۆکو با بڵین بۆ چارەسەری سێمە دابنیشتنایە بۆ چارەسەری ئەو کاتە لەواچ و گونجاو بووە بمانتوانێت بگەین بە چارەسەرێک بەڵام نەمانتوانیدان باش ئەی هەوڵی بێلایەنەکان ماڵشێ محەممەد کاک حاجی قاسم کاک حاجی عەبدوڕەحمان کاک جەمال ئەشرەف ئەوانە مەجموعەیە و کاک حاجی فاروق ئەوانیش مەجموعەیەک بوون لە دەرەوەی یعنی ئەو دوولایەنە هاوپەیمانی و بڵێن یا خورماڵ و هەڵەبجە
ئەمان نەیانتوانی ڕۆڵ بگێڕن زۆر لە چاکردنەوەی ئەمە چیان کرد وەک بزانی والله کۆبوونی زۆریان سازان لە بینی ئێمە و لە بینی ئەوانە و لە بینی واتە لە بینی خورماڵ ئێمە لەگەڵ ماڵی مامۆستا مەلعالی مامۆستا عەلی باپیر لەگەڵ مامۆستا مەلعالیە ئێمە لەگەڵ مامۆستا مەلعالیە هەمومان پێکەوە دوایەوە لە ئەخیرە لیژنەیەکمان پێک هێنا واتە تقریبا دوای کۆنگری تێوەڵە ترکەوتی نێوازم دوای جەژنی قوربان بۆ کاتە اینی چەند مانجێک بەسەرا ڕۆیشت دوای فترێکی زۆر لیژنەیەکی تەفاهم و لێکتێگەیشتن و مساحەمان پێک هێنا لە تقریبا 8 کەسێک بووین واتە ئێمە ڕاپەڕینەکان برایانی خورماڵ برانی نزیک مامۆستا مەلعالی دانیشتین لەسەر کۆمەڵی خاڵی باش تەفاهممان کرد و تێگەیشتن و تێگەیشتنێک بوو ئەوە بوو جێژی قوربانیشمان بڕێکپێشی بەڕێ کرد بەڵام خاڵەکانمان هەڵگرت بۆ دوای جێژنی قوربان بێتر دوای ئەوەش دوای جەژن دوای چوونە سەر خاڵە ئەمەلەکان هەردیسانەوە هەمان تاسو هەمان دروست بوو و نەگەیشتنەوە کێ هۆکاری ئەو بەیەک نەگەیشت نەبوو ئەگەر مامۆستا تۆکەوەی کەم بیرەوەریشت نووسیوە لە پێشکی بیرەوەریەکە باسدەوە ئەەکەی ئەگەر یەکێ بیرەوەری نووسیەوێت دان بە هەڵەکانە بڵێ و ڕاستیەکانیش نەشارێتەوە بەڵام کێ هۆکاری هەڵوەشانەوەی بزوتنەوەی یەک بوون وەکو پێم وتی ئێمە بەنسبەت خۆمان و هەڵەیەکمان بوو کە ئەو کۆمەڵە مامۆستا بەرجەستەیە بوو لە بزوتنەوە ئەبوو دەنگمان پێ بدانێت دەنگمان پێنەدا بەنسبەت ئێوە من بەس بە حاڵی خۆم بە هەڵەیە زانم با بڵێ ئەترافی پێک لەن بەنسبەت ئەو مامۆستایانەشەوە مقەسی هەستیان بەوە کرد کە لەک تێگەیشتنێک نزیکیەک لە بینی نەخزەکانە زۆرینەی هەر زۆری نەخزەکان لەگەڵ خورماڵ با بڵین خەتی مامۆستا عەلی باپیر و ئەو دەوروبەری ئەوە هەیە ئەمە ئەوان بە مەترسیانە زانی ئەمە هۆکار بوو بۆ ئەوەی کەوا لێک تێگەیشتنەکە زایف بێ متمانە کەم بێتەوە نەتوانین بگەین بە یەک باش خۆ ئێوە هەندێ یعنی بڵین چالاکی گرنگی شتانە بوو ئازام هەر لەو کاتا بوو چوونە دەرەوە چوونە نیویۆرک وەفدی بزوتنەوەی یەک بوون چوونە ئەمریکا ئەوە هێشتا ئەم مانجی 11 بوو مانجی دەشتەکەی مانجی 11 بوو ناهی چێشە کێشەکان دروست نەبوو ئێمە وەفدێک بوو ئەو کاتە گە پرسیارەکەی تۆوا بێ وەفدێک بوو ئۆپۆزیسیۆنی عراقی کە کۆنگرەکەی لە نیویۆرک بوو ئەو کاتە ئێمە وەفدێکی 5-6 کەسیمان پێکهێنا وەفدەکە بەڵێ جۆرێ لە گرنی و باناشت هەبوو لە بینمانە بەڵام بەو شێوە نەبوو کە نەتوانین پێکەوە ڕەوت بکەین پێکەوە بڕۆین بەڕێیە قەولوا و مامۆستا مەلعالیش لە بریتانیا بخوافکە لێوە بێ ئێمەش 5-6 کەسە ڕۆیشتین 3 ڕۆژ لەوێ لە کۆنگرە بەشداریمان کرد بەڵام دیار بوو مامۆستا مەلعالی تر نەهات بۆ کۆنگرەکە نەهات ئێمە ڕۆیشتین لەوێ مامۆستا مەلعالی نەهات والله پەیوەندی بەو گرژی ناوخۆوە بوو یا چی بوو نانا پەیوەندی بە گرژی ناوخۆوە نەبوو ئەوەی کە من بزانم ئەوەی لە یادم بێ ئەو کاتە ئێمە وەکو وەفد بەشداریمان کرد بەڵام چەند حیزبێ وەکو وەفدیش بەشداریانە ئەوانی نزیکی ئێران بوون مەجلیسی عالا حیزبی داوا حیزبی شیوعی حیزبی داوا و مەجلیسی عالا ئەوانی کە نزیک لە ئێران پێی چاک نەبوو کە قیادەی ئۆپۆزیسیۆنی عراقی لە نیویۆرک نەبوو بەڵام حیزبی شیوعی ئەو کاتە ئەمریکا بە ئیستیعمارە زانی ئایا چی بوو بەشداری نەکرد ئەوان بوون بەڵام باقی تر نوێنەریان مەسەڵەن ئێمە 5-6 کەس لەوێ بەشدار بووین بەڵام شخصی مامۆستا مەلعالی بەهاتایە بۆ ئێمە زۆر باش بوو بۆ زۆری کاریگەری هەبوو بۆ چووکە لەگەڵ مام جەلالە دانیشت ئەو کاتە ئۆپۆزیسیۆن کە قیادەی ئۆپۆزیسیۆن ئەنجومەنێکی باڵای هەبوو بەڕێوەکو بڵێ بەڕێوەبردن یان کارژێڕیەک لە شخصی مام جەلال مەسەڵەن لە پارتی سامی عەبدوڕەحمان لە ئەمریکیەکان عێراقیەکان تقریباً 5-6 حیزبی عراقی ئەوانی کە هەبوون ئەمانە تیا بڕیاریانەدا مامۆستا مەلعالی لەوێ کە مامۆستا مەلعالی ئەوەندە کاریگەری هەبوو ئەم هەموو کێشەی بۆ لەگەڵا دروستەکرا لە ناوخۆوە مامۆستا خۆی بزوتنەوەی ئیسلامی بۆ معلوماتت وەجهێکی سیاسی لە ڕووی سیاسی و لە ڕووی جەماوەری و لە ڕووی دەرەکیەوە وەجهێکی زۆر جوانی هەبوو وەکو پێم وتی بزوتنەوەی ئیسلامی لەسەر مستەوای عێراق حوتەمین حیزب بوو لەبەرەی ڕزگاری نیشتیمانی عێراق کە ئەمریکا لە سەدەمی کلینتۆنا کرا دانی پیانرا حەوت حیزب دانیرا یەکێک لەوانە بزوتنەوەی ئیسلامی بوو پێگەیەکی هەبوو لەسەر ئاستی کوردستان سێم حیزب بوو واتە پارتی یەکێتی بزوتنەوەی ئیسلامی ئەوها بوو پێگەی هەبوو لەبەرەوە
بزوتنەوەی ئیسلامی لە ڕووی جەماوەری لە ڕووی ڕوەجی سیاسی دەرەکی و نێو دەوڵەتی و دیپلۆماسی هیچ کێشەیەکی نەبوو بزوتنی ئیسلامی کێشەی ئیدارە و تەنظیم و کێشەی ناوخۆیەوە بە قەناعەتەوە لەسەرەوە ڕێکەوتبوون پێشەوە مامۆستا مەلا عەلی هەر ڕابەربەیە بۆ ڕازیکردنی ئەو بۆی کێشە دروست نەبێ کەسایەتیەکەی مامۆستا مەلا عەلی ئەم قەناعەتەی لا دروستکردن مامۆستا مەلا عەلی ئەحسەن موجود بوو بەدیلی نەبوو ئەحسەن موجود بوو هەمومان متفق بوون لەسەری باش ئەو کاتانەی کە ئێوە ئیتر تەواو کە ئەو گفتوگوانە ئێمە کێشەی شخصیمان نەبوو ئاگاداری لەو کێشەیەکی منهەجیمان هەبوو این کێشەی ئێمە شخصی مامۆستا مەلا عەلی زۆر حورمەت و ڕێزی هەبوو بۆ چونکە مامۆستا مەلا عەلی مهندسی یەکبوون بوو چکۆ بەیانەکان ئەو دەریک من لەوەشان نووسیمە مامۆستا مەلا عەلی ئەندازیاری یەکبوون بوو مامۆستا مەلا عەلی لای ئێمە زۆر ڕێز و حورمەتی هەبوو کێشەی شخصیمان لەگەڵ کەسان نەبوو کێشەکە منهەجی بوو کەواتە کە تۆ ئەڵەی کێشە منهەجی بوو کەواتە مامۆستا مەلا عەلی ئەیویست لە منهەج لابە ئەمە عەکسەکەی وایە ئەی تۆ کە کێشەت منهەجی بێت تۆ داکۆکی لە منهەجی کەیت پێچەوانەکەی منهەجی ئەزانی چیە منهەجی بۆ شەرحکەم منهەجی ینی پابند پەیڕەوی ناوخۆ جێبەجێکردنی بڕیارەکانی سەرکردایەتی و شوڕا یعنی کۆمەڵێک لە هاوشێوەی ئەمانە مامۆستا مەلا عەلی ئەوەی قەناعەتی پێی وایە ئەیکرد هەرشی بۆ قەناعەتی پێی نەبوو نەیەکرد باش من شتێکم نەماوە بەڵام ئەمەوێت لە دوا پرسیارە بۆ بەڕێزێ ئەکرێ بڵین بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی چی بەڕابوونی ئیسلامی بەخشی لە باشووری کوردستان خاڵە ئیجابیەکانی کامە بوو خاڵە سلبیەکانی کامە و خاڵە ئیجابەکانی ئەوە بوو کە هێزێکی گەورەی جەماوەری لەسەر ئاسی کوردستان دروست بوو جێگەی دڵخۆشی هەموو لایەک بوو و هەروە سەرەتایەک بوو بۆ تەفاهەم و لێک تێگەیشتن بۆ دروستکردنی بۆ نزیکبوونی ئانی کە لەناو بزوتنەوەی یەکبوونە هەبوون کە دوایی کۆمەڵی ئیسلامی لێ دروست بوو ئەکرێ بڵین بزوتنەوەی یەکبوون هەڵوەشایەوە یاخود ماوەتەوە و ناوەکەی بوو بە کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەتوانین بڵین کە زۆرینە ئەو کاتە زۆرینە بوو بە کۆمەڵی ئیسلامی ینی ئەتوانین بڵین قۆناغێک بوو بزوتنەوەی یەکبوونی تیا بوو دوای قۆناغەکە گۆڕا بوو بە بزوتنەوەی بۆ کۆمەڵی ئیسلامی هەرچەند تەمان لەگە ڕێز و حورمەت ما بوو کاتە کۆمەڵێک مانەوە بنەماڵی ماڵی مامۆستا و کۆمەڵەوە بزوتنەوەی ئیسلامیمانەوە بەڵام زۆرینە هاتام لەو زۆرینە لەوێ بوو لە سا هەشتا ئەتوانم تەقدیر کرد بڵێم لەگەڵ کۆمەڵە هات وەکو هێزۆکو سەرکردایەتی و کادێ و ئەندامان بەڵام ئێوە ژۆک ڕاپەڕین دیسان بوونەوە بە دوو بەش نەهات لەگەڵ بەڵێ ما جەنای مامۆستا خواافکا لەگەڵ کۆمەڵێک لەو برایان و هەوادارن کەوانی ژمارەیەک بوون کەم نەبوون ئەوانش لەگەڵ مامۆستا مەلا عەلیەمان و تا قۆناغێک ئەوانیشمانەوە کێ ئەندازیاری هەڵوەشانەوەی بزوتنەوەی یەکبوون ناتوانانی بڵێ ئەندازیارێک توانین بڵین پابند نەبوون بە منهەجەوە یان با بڵێن جێبەجێ نەکردن بەو خاڵانی کە متتەفیق بوون لەسەری کە جێبەجێ نەکرا ئەوە هۆکار بوو بۆی کەوا بزوتنەوەی یەکبوون هەڵەشێت هەر ئەوانەش بوون کە یەکبوون وای لێهات بە پێچەوانەکەی کۆمەڵی ئیسلامیان دروست بەتاکید ئەوانە هۆخکارێک بوون خاڵێکی جەوهری بوون کە دوایی کۆمەڵی لێ پێکەنرا بەڵێ من سوپاس دەکەم هیچم نەماوە لەسەر کۆی ئەم چوار حەڵقەی لەگەڵ بەڕێستا لە سەرەتای بزوتنەوەی خوان و وەجیابوونەوە و دروستبوونی بزوتنەوەی ڕاپەڕین و دروستبوونی بزوتنەوەی یەکبوون و هەڵوەشانەوەی ئێمە کۆمەڵە باس و بابەتی گرنگمان لە ماوەی ڕابردووە باس کردووە گەر بە ڕێزت شتێکت مابێ ئیزافەیەکت هەبێ پرسیارێکم نەکرد بێ دەرفەتت پێدا وەڵام من دەستخۆشتان لێکم ئەخیر قسەی من ئەوەیە کە ئێمە پێکەوە بووین ئەو کۆمەڵە برایە لە بزوتنەوەی یەکبوونا بە تاکید کۆمەڵی برای بەڕێز و خاون حورمەت و قەدر بووین هەمووی لە ئاسی دینداری و ئەخلاق و ئاکار و ئاداب و پابندبوون لە ئیسلام هەموو دڵسۆزی بۆ ئیسلام و بۆ مسلمانان بوو بەڵام دیارە لە ڕووی کامەنهەجی و کارنامە و ئیتفاقەوە جۆرێ خاڵ هەبوو نەمانتوانی بگەین بە ئەنجامێک بۆیە لێک ترازین کە پێشمان ناخۆش و هەموو لایەک ئەو لێک ترازانی پێ ناخۆش و بەڵام دوایی ئەلحەمدوللا بە جۆرێ لە جۆرەکان توانیمان وەزعی ئیسلامی کوردستان لەنگەر بگرێت کە ئیتر بە ناو مهم نییە ناوڕۆک مهمە ئێستا بە شێوەیەکی باز لەنگەر بگرێت و بەرەو ئاقارێکی باش بڕە لەو کاتەدا لەم حاڵەتەی ئێستا ڕازین نە بە تاکید ڕازینی چکە بزافی ئێستای ئیسلامی کوردستان لە وەستاندایە بەعام لە وەستاندایە هۆکارەکە زاتی یا مەوزوعیە هۆکارەکان زاتی و مەوزوعین و چارەسەریشی هەندێکی پێویستی بەکات باش سپاس مامۆستا نازم من ئەمەوێت لە کۆتایی بەرنامەکە سپاس دەکەم ئەمەوێت بیرەوەریەکی خۆت بۆ بەرنامەی جێ5 بنووسی و جێ5 تۆ ببینین بە لاپەڕەکانی
یادگاریەکانی بەرنمەکەمانەوە بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەر لەوەی مامۆستا بیرەوەری بۆ ئێمە بنووسێت دەمەوێت کۆتایی بە بەرنمەکەم بهێنم و سوپاسستانەکەم لێرەوە سوپاسی خانەی ڕۆشنبیری ڕەهند و کتێبخانەی ڕۆمانەکەم دەرفەتیان بۆ ڕەخسانین دوو حەڵلقەی کۆتایی بەرنمەکەمان لەوێت تۆمار کرد تا بەرنمەیەکی تر بەخۆی گەورە و میرەبانتان دەستپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک دەست خۆش بە.